ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ڕایگەیاند پێویستە پرۆسەی سیاسی لەسەر بنەمای هاوسەنجی و هاوبەشی ڕاستەقینە و سازان لە بڕیارە چارەنووسسازەکاندا ڕاستەڕێ بکرێت و نابێت هیچ پێکهاتەیەک فرامۆش بکرێت. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە کۆبنەوەی لەگەڵ پۆنتۆس مێلاندەر باڵێزی سوید لە عێراق پرسی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردنی کوردستان تاوتوێکرا و ئاماژەی بە سیستەمی سیاسی و بەدگومانی نێوان پێکهاتەکانی عێراقدا. لە دیدارەکەدا باڵێزی سوید لە عێراق خۆشحاڵی خۆی بە سەردانی هەرێمی کوردستان و پێشکەوتنەکانی دەربڕی و ئاماژەی بە ڕۆڵی ڕەوەندی کورد لە وڵاتەکەیدا و ڕایگەیاند ڕەوەندی کورد بە شێوەیەکی زۆر باش تێکەڵاوی کۆمەڵگەی سویدی بووە و لەو بوارە جیاجیەکاندا چالاکن. لەبارەی سیستەمی سیاسی لە عێراقی فیدڕاڵ ڕایگەیاند ئەوان پشتگیری لە سیستەمێکی بەهێز و هاوسەنگ و بنکەفراوان دەکەن کە ڕنگدانەوەی پێکاتەکانی عێراق بێت و توانای دابینکردنی خزمەتگوزاریە بنەڕەتیەکانی هەبێت.